سڵاو ئەمڕۆ گفتوگویەکی تایبەتمان هەیە لەگەڵ میوانێکی زۆر تایبەت ئەویش نووسەری ناسرای ئەمریکی ستیڤن مالمسفێلدە نووسەری چەندین کتێبی پرفرۆشی نیویۆرک تایمز یەکێکیان لەسەر کوردە بەناوی موعجزەی کورد ستیڤن یەکێکە لەوانەی زۆر پشتیوانی لە پێگەی کوورد دەکات لە ڕۆژهەڵاتی ناوڕاست بە تایبەتی لە شەڕی دژی داعش بەخێر بێ بەڕێز ستیڤن با لە هەڵبژارنەکەەوە دەست پێ بکەین و سەبارەت بەم بابەتە لێت بپرسم بە پێی ڕاپرسەکان ململانێ و کێبەرشی هەڵبژاردن زۆر توندا پێ دوایە لە چەند ڕۆژی داهاتوو هیچ شتێکی چاوەڕوانەکرا و ڕوو بدات نەخێر من پێم وانە بە تایبەتیش کە ڕۆژی هەڵبژاردن زۆر نزیک بووەتەوە پێم وانە بابەتی ئیمێڵەکانی هیلاری کلنتن هیچ گۆڕانکاریەکی وا دروست بکە خاتو کلنتن بە ڕێژەی لە 103 لە پێشەوەیە کە ئەمەش ڕێژەیەکی گەورەیە لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا بۆیە پێم وایە هیلاری دەیباتەوە و هیچ سوپرایزێک ڕوو نادات پێ دوایە هەڵبژاردننی ئەم ساڵ هیچ جیاوازێکی لەگە هەڵبژاردنەکانی پێشووی سەرۆکایەتی ئەمریکادا هەبێت بەڵێ جیاوازی هەیە بەر لە هەموو شتێک دەتوانم بڵێم زۆرینەی ئەمریکیەکان حەزیان لە چارەی هیچ کام لەو دوو کاندیدە نییە و باوەڕیان پێناکەن بۆیە ئەنجامی ڕاپرسیەکانی پێشووتر هەرگیز بەو شێوەی ئێستا نەبوون کاندیدێکمان هەیە کە دەوڵەمەندترین پیا و یەکەم جارە خۆی بۆ سەرۆکایەتی کاندید کردووە کە ئەمەش کاریگەری خۆی هەیە هەرچەندە پارێکی زۆری خۆشی خرج کردووە بەڵام هێشتاش پێویستی بە پارەیە بۆیە دەتوانم بڵێم ئەم هەڵبژاردنە یەکێکە لە هەڵبژاردنە پڕ لە ململانیەکان بۆیە هەڵبژاردننی ئەم جارە زۆر جیاوازە خەڵک دەنگ نادەن بۆ ئەو کەسەی کە باوەڕی پێ دەکەن بەڵکو دەنگ بەوە دەدەن کە کێ گوزارش لە تووڕێیەکانیان دەکا بۆیە ئەم هەڵبژاردنە زۆرێک لاکەرەوە و بڕیاردرە و کاریگەری خراپیشی هەیە بۆ سەر داهاتووی ئەمریکا شتێکی سەرنجڕاکێشە با لە ڕوانگەی خەڵکی دەرەوەی ئەمریکا تەماشا بکەین ئایا پێ دوایە ئەنجامی ئەم هەڵبژاردنە هیچ گۆڕانکاریە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا دروستکات بە شێوەیەکی گشتی؟ من پێم وایە گۆڕانکاری ڕوەدات هەردوو کاندیدەکە خۆپارێزترن لە بەڕێز ئۆباما و حکوومەتەکەی خاتو کلنتن کەمێک خۆپارێزترە بەڵام بەڕێز ترامپ زۆر پارێزگارترە پێم وایە گۆڕانکاری دەبێت لە شێوازی ئاراستەکردنی سیاسەتی دەرەوە ئەو پرسیارانە کە پێویستە بکرێن ئەوەیە ئایا دامەزراوی کلنتن و ئەو هەموو پارەی کە لە وڵاتانی دەرەوە بەدەستیان هێناوە هیچ کاریگەریەک لە سیاسەتی دەرەوەی هیلاری کلنتن دروست دەکا ئایا ڕاستە خەڵک پارەی بۆ ئەوە داوە کە گۆڕانکاری لە سیاسەتی دەرەوە بکەن بۆیە پێم وایە گۆڕانکاری ڕوەدات بەبێ لە بەرچاوگرتنی ئەوەی کێ دەیباتەوە زۆر باشە با گفتوگۆ لەبارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بکەین بە تایبەتی پرسی کورد لێرەدا کە کورد ڕۆڵێکی سەرەکی دەجێڕن لە شەڕی دژی داعش هەروەها کوردیش هەوڵی بەدەستێنانی سەربەخۆیی دەدەن ئایا بەڕای ئێوە گۆڕانکاری لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا هیچ کاریگەریکی لەسەر پرسی کورد دەبێت یان نا بە شێوازێکی گشتێکە بۆمان ڕوونکەوە بەڵێ پێم وایە کاریگەری لەسەر پرسی کورد دەبێت بەڕێز ئۆباما ڕابوو لەوەی بە توندی پشتگیری کورد بکات چونکە تەنیا لەم دواییانە دەستی بەوە کرد پشتیوانی لە کورد بکات لە کاتێکدا دەبوو بە درێژای ماوەی سەرۆکایەتی پشتیوانی بکردایە بۆ نمونە تەنیا لەم دواییانە هەڵوێستی بەرامبەر بەڕێز ئەردوگان دەربڕی لە شەڕی دژی داعش لە ڕەقا لە سووریا پێم وایە هیلاری کلنتن و ترامپ بڕیاردەرتر دەبن لە ئۆباما نازانم بەڕێز ترامپ تا چەند شارەزای زۆری لەباری کوردەوە هەیە بەڵام خاتو کلنتن ڕاگەیاندووە کە پشتیوانی لە کورد دەکات و دوو جاریش باسی کوردی کردووە لە کاتی کەمپینەکاندا پێم وایە هەردووکیان پشتیوانی لە کوردەکەن بەڕێز ترامپیش هەڵوێستێکی توندی بەرامبەر بە داعش هەیە و لە بەرامبەریشدا پشتیوانی لە کورد دەکات کە شەڕی داعش دەکەن بۆیە پێم وایە ئەم هەڵبژاردنە پرسی کورد بەرەو پێشتر دەبات وایە باشە تو ئاماژەت بۆ کردکە خاتو کلینتن زیاتر پشتیوانی بۆ کورد دەربڕیوە بەڵام ساودێرانیش بەردەوام پێیان وایە و لە زۆر بابەتیشدا ئاماژیان بۆ کردوەکە واشنگتۆن سیاسەتێکی ڕوونی بەرامبەر بەنەتەوەی کورد نییە ئەوان دەیانەوێت کورد وەکو کارتێک بەکاربێنن خۆشت بێگومان چیرۆکی پشتکردن لە کورد بەباشی دەزانی لەلایەن ئەمریکاوە لە پێشتر پێ دوایە کە مێژوو جارێکی دیکە خۆی دووبارە بکاتەوە یا واشنگتۆن هیچ سیاسەتێکی استراتیژی بۆ مامەڵەکردن لەگە پرسی کورد هەیە بە تایبەتیش دوای نەمانی داعش لە ناوچەکە من بۆ چوونێکی نیمچە جیاوازم هەیە لەو نووسەرانەی لەو بارەوە دەنووسن پێم وایە واشنگتن دەزانێت چی دەکات و پلانێکی استراتیژیشمان هەیە بەڵام ئێمە دەترسین لەوەی پلانەکەمان جێبەجێ بکەین پێم وایە ئەمریکا یاریەکی هەڵا لەگەڵ عەرەبستانی سعودیە و تورکیادا دەکات و کوردیش لە دەست دەدات هەروەها ئەمریکا زۆر لە یانگری بەغداش دەکات پێم وایە پێویستە دەستکاری و پێداچوونەوە بە ڕێکەوتنەکانمان لەگەڵ عێراق بکەین
دەبێ ڕاستەوخۆ پشتیوانی لە کورد بکەین ئەوەش ئەو ئاراستەیەیە کە ئێستا لە واشنگتن هەیە و تەنانەت لە کۆشکی سپیشدا باسی ئەوە دەکرێت کە دەبێت ڕاستەوخۆ پشتگیری کورد بکرێ بگرە بەڕێز ئۆباماش باسی لەم مەسەلەیە کردووە بۆیە پێم وایە ئەمریکا دەزانێت کە پێویستە چی بکات کێشەکە تەنیا ئەوەیە ناوێرێت پلانەکە جێبەجێ بکات. زۆر باشە هەرچەندە تورکیا هاوپەیمانێکی گرنگی ئەمریکایە و ئەندامی ناتۆشە ئەمریکاش بنکەی سەربازەکانی تورکیا بەکاردێنێ بۆچی پێت وایە کارێکی دروستە ئەمریکا سیاسەتی خۆی بگۆڕێت و کورد هەڵبژێرێت لە جیاتی دوژمنەکانی کورد. باشە وەک دەزانیت سیاسەتەکانی بەڕێز ئۆردوگان مای ڕووگیری بوون بۆ واشنگتن چونکە بە بیانووی پەکەکە هێرش دەکاتە سەر کوردەکانی وڵاتەکەی و ڕێگری لە چوونی هێزەکانی ئەمریکاش دەکات بۆ شاری ڕەقا هەرچەندە بەرەز ئۆباما هەر سوورە لەسەر ناردنی ئەو هێزانە. بۆیە پێم وایە ئەمریکا گەیشتووەتە ئەو باوەڕا کە دۆستێکی هەڵەی هەڵبژاردووە. تەنانەت سیاست وەک بازرگانی وایە و دەبێت دۆستەکان ڕێز لە بەڵێنەکانیان بگرن بەڵام ئۆردوگان لە بەڵێنەکانی بەرامبەر کورد و خەڵکی وڵاتەکەی ڕاستگۆ نییە بۆیە ئەمریکا خەریکی پێداچوونەوەیە با پەیوەندەکانی لەگەڵ تورکیا چونکە هەز دەکات هاوپەیمانێکی باش نییە. بۆیە بە بۆچوونی من کاتی ئەوەیە بە پەیوەندەکانماندا بچینەوە و لە جیاتی تورکیا پشتگیری لە کورد بکەین و تەنیا ئەو کاتە وەک هاوپەیمان تەماشای تورکیا بکەین کە ڕێز لە ڕێکەوتنامەکان دەگرێت چونکە تا ئێستا تورکیا ئەو کارەی نەکردووە. تێبینی و لێکداناوکانە زۆر گرنگ بوون بێگومان بۆ بینینی بۆ چوونێکی جیابازیش سەبارەت بە بابەتەکە گرنگە بەڵام لەسەر و ئێمانە پێویستە فاکتەری بوونی رووسیاش لە ناوچەکە لە بەرچاو بگرین کە نزیکبوونەوەی بێگومان لە نێوان تورکیا و رووسیا لە ئارادا هەیە تۆ پێدوانیە کە لە دەستدانی تورکیا و چوونی بۆ بەرەی رووسیا و ئەسەد و ئێران پێدوانیە هەڕەشێک بێ بۆ سەر پەیوەندەکانی ئەمریکا بە شێوەیەکی گشتی لە ناو ناوچەکەدا؟ من پێم وایە ئەمریکا هەوڵەدات پارێزگاری لە هەموو هاوپەیمانەکانی لە ناوچەکەدا بکە بەڵام لەوانەیە بەڕێز پوتنیش سربەخۆی کوردستانی لە پلانی داهاتووی خۆی دانابێت و تەنانەت باسیشی کردووە بۆیە سیاسەتی پوتن ئەگەرچی لەگەڵمانەوەی ئەسەدا بەڵام زۆر ڕوون نییە لە سووریا بەڵام دەتوانم بڵێم هیچ خۆشەویستیەک لە نێوان ئۆردوگان و پوتندا نییە بۆیە پێم وانە تورکیا ببێتە هاوپەیمانێکی بەهێزی رووسیا لە ناوچەکە یان ببێتە دۆستی ئەسەد و هێشتا پرسی کورد گرنگی خۆی لە دەست نەداوە و نادات ئەمریکاش پێویستە گفتوگۆی زیاتر لەگەڵ رووسیادا بکات و واز لەو پەیوەندیە کوێرانەیە بێنێ لەگەڵ تورکیادا فشاریش بخاتە سەر ئەسەد بۆ ئەوەی لە قازانجی خەڵکەکەی گۆڕانکاری بکات و لەوانەشە ئەم هەنگاوە ئەنجامی باشی لێ بکەوێتەوە. باشە بەرز مانسفیلد وەک دەزانین کورد بەرەو سربەخۆیی هەنگاو دەنێ ئەمەش گفتوگۆ هەیە لەبارەی ئەگەری ئەنجامدانی ڕێفراندۆمێک بە تایبەتی دوای هەڵبژاردنی ئەمریکا ڕائێوە چێ لەم بارەوە؟ من بە گەرمی پشتیوانی لە ئەنجامدانی ڕێفراندۆم دەکەم و زۆرینەی ئەمریکیەکانیش لەگەڵ سربەخۆی کوردستانن چونکە ئێمە لە ڕێگەی بزوتنەوەیەکی واوە سربەخۆیمان بەدەستێنە منیش کاتێک قسە لەگەڵ گوێگرەکانم دەکەم لە ئەمریکا و دەڵێم کورد میلەتێکی 30 تا 35 میلیۆنیە و سربەخۆنین دەڵێن دەبێ کوردیش وڵاتی خۆی هەبێ کوردی شایانی دەوڵەتن بە تایبەتیش کە ئێستا زۆر بوێرانە شەڕی داعش دەکەن هەروەها زۆر ڕوبەڕووی زوڵم و چەوسانەوەش بوونەتەوە بۆیە ئەمریکیەکان کورد بە هاوپەیمانی خۆیان دەزانن. بەڵێ بێگومان وایە بەڵام گرفتەکە ئەوەیە کە ڕاو هەڵوێستی حکوومەتی ئەمریکا بێگومان جیاوازە لە ڕای خەڵکی ئەمریکاش ڕای هەردوولا دەتوان بڵێ وەکو یەک نییە تۆ چۆن لەم جیاوازیە دەڕوانی کە لە نێوان خەڵکی ئەمریکا حکوومەتی ئەمریکا لەم بارەوە هەیە؟ ڕاستە حکوومەت مامەڵەی تایبەتی خۆی هەیە لەگەڵ هاوپەیمانەکانی و ڕێکەوتن و پەیمانەکانیدا بەڵام بزوتنەوەیکی بەهێزیش لە ئەمریکا هەیە بۆ پشتیوانیکردن لە کورد بۆیە لە دیبەتەکانی سەرۆکایەتیش باسی کورد کرا بۆ نمونە خاتو کلنتن لە گرنگی ڕۆڵی کورد تێدەگا بۆیە دوو جار ناوی کوردی هێنا بۆیە پێم وایە پشتیوانێکی گشتی هەیە بۆ سربەخۆی کوردستان و ئەنجامدانی ڕێفراندۆم و خاتو بەیان سامی عەبدوڕەحمان کارێکی زۆر باشی کردووە بۆ ڕوونکردنەوەی پرسی کورد لە ئەمریکا بۆیە من و خەڵکێکی زۆری ئەمریکا پشتیوانی لە کورد دەکەین.
زۆر باشە. ئایا بەڕای تۆ کورد پێویستە لە ئەمریکا چی بکەن بۆ ئەوەی کە زیاتر بناسرێن و پشتیوانی زیاتریان لێ بکرێت؟ بەڵێ من بە توندی هانی کوورد دەدەم کە لە ئەمریکا دەنگی خۆیان هەڵبڕن و باسی پرسی خۆیان بکەن، هەروەها خۆیان پێ بگەن و بخوێن و زیاتر کێشەی کورد ڕوون بکەنەوە، چونکە ئەمریکیەکان زۆر شارەزاییان لەبارەی پرسی کوردەوە نییە و تەنانەت بە زەحمەتیش کورد لە خەڵکی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جا دەکەنەوە، بۆیە پێویستە زیاتر پرسی کورد ڕوون بکرێتەوە و لەسەری بنووسرێت، چونکە ئەمریکیەکان زۆر تامەزرۆی ئەوەن زیاتر لەبارەی کوردەوە بزانن. بۆیە کتێبەکەی من و کتێبی تر لەبارەی کوردەوە زۆر پرفرۆش بوون، چونکە دەبێ ئەمریکیەکان بزانن کورد نەتەوەیەکی چەندە باشن. زۆر باشە. تو ئاماژت بۆ کرد کە کورد پێویستە زیاتر بناسرێت. ئەمریکیەکانیش زۆر تامەزرۆن لەبارەی کوردەوە زیاتر شت بزانن، بەڵام لە ئەمریکا زۆر جار دەبینین کورد پەراویست خراون و لەو پێگەنین کە بتوانن ئەو خوێندەواریە بەدەست بێنن لەبەر کۆمەڵی هۆکار، بۆ نمونە چونکە پەنابەرن و ڕەوشی ژیانیان سەختە و چەندین هۆکاری جیاجایی دیکەشکە و بیانوێکە، کەواتە کورد دەتوانێت چ بکە بۆی کە پەیامی خۆیان بە ئەمریکیەکان بگەن و گوێیان لێ بگیرێت و ئەمریکەکانی زیاتر بە چیرۆکەکانی ئەوان ئاشنا بن. من چەندین ساڵ لە شاری ناشڤیل ژیاوم و کوردی ناشڤیلیش چالاک بوون و لەوەی خەڵکو بەرپرسانی ئەمریکا بانگێشت بکەن بۆ کۆبوونەوە و بۆ نەو سەیرانەکانیان و ئەو ئەمریکیانش دواتر لەبارەی کورد و کللتورەکەیەوە شتیان دەنووسی و قسەیان دەکرد. بۆیە کورد لە ناشڤیل ناسراون چونکە چالاکن و پێویستە لە شوێنەکانی تری ئەمریکا ژوا بکەن، هەوڵ بدەن ئەو میوان دۆستیە بێوێنەیە هەیەە بەکاری بێن و خۆیانی پێ بناسیێن و کاریگەری لەسەر خەڵکدا بنێن. بۆ نمونە یەکێک لە ئەندامانی کۆنگرێس کە زۆر پشتیوانی لە کورد دەکات خات و مارشا بلاکبێرنە، چونکە کوردی ناشڤیل پەیوەندیکی بەهێزیان لەگەڵیدا هەیە. ئەمەش کاریگەری خۆی هەیە و ئەو پشتیوانیان لێ دەکات، بۆیە پێویستە ئەو جۆرە کارانە بکرێ و سیمینار لەبارەی کوردەوە بگەڕن و وتار بنووسن و لە زانکۆکان قسە بکەن و خەڵکی ئەمریکاش کراون بۆ ئەوەی گوێ بگرن و زانیاری وەربگرن لەبارەی ئەو شتانەی پێویستە بیزانن. دوای ناوبڕێکی کورد دەگەڕێنەوە لاتەن و باسی کتێبەکەی بەڕێز مانسفێڵد دەکەین. هەڵبژاردننی ئەم جارەیە سەرۆکایەتی ئەمریکا جیاوازە. بە تایبەت کە بۆ یەکەم جار ژنێکان دیدا. من ئاوا هۆما لە واشنگتن دیسی و ڕۆماڵی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکاتان بۆ دەکەم. لەگەڵتان بەردەوامین لەم چاوپێکەوتنە تایبەتە لەگەڵ نووسەری ناسراوی ئەمریکی ستیڤن مانسفیلد کە نووسەری چەندین کتێبی پرۆفرۆشی نیویۆرک تایمزە، لەوانش کتێبێ بەناوی موعجزەی کورد، هەروەها ناسراویشە بە پشتیوانیکردن لە کورد و هەروەها سەربەخۆی کوردستان و ڕۆڵی کوردیش لە شەڕی دژ بە داعش لە ناوچەکە. بەڕێز مانسفیلد، تۆ چەندین کتێبت لەبارەی سیاسەت و بایۆگرافی نووسیوە، چی وای لێ کردی کە بە تایبەتی بیت و لەبارەی کوردەوە شتێک بنووسی و کتێبێک بنووسی؟ باشە، من لە شاری ناشڤیلی ویلایەتی تێنسی دەژیام و لەوێش زۆرترین کوردی لێ دەژین. مەبەستم بە هەزاران کەسن، ژمارەیان زۆر لە چاو شارەکانی دیکەی ئەمریکا زیاترە. من ئەو کاتە زۆرم لەبارەی کوردەوە نەدەزانی و ئەو کاتیش من زۆر تێکەڵاو بووم لەگەڵ چالاکی سیاسی لە ئەمریکا و بۆیە قسە و گفتوگۆم لەگەڵ کوردەکان دەکرد و دەموت باسی خۆتانم بۆ بکەن و دواتر پەیامەکانی ئەوانم دەگەیاندە دۆستەکانم لە کۆنگرێس و بووم بە دەنگی ئەوان. دواتر چەند جارێک لەگەڵ چەند ڕێکخراوێکی ناحکومی سەردانی کوردستانم کرد و کە چوومە ئەوێ و تەماشام کرد کورد زۆر کارێگەریان لەسەر مندانا و چوونە دڵمەوە و ئەوە بوو بەو چیرۆکانەی کە لەوێ بینیم و تێبینیم کرد کتێبێکم لەسەر نووسین. ورتر بۆمانی باسکەی کە چۆن کورد کاریگەری سەر؟ بەڵێ، بێگومان وەک دەزانین کورد میلەتێکی زۆر تایبەتن و زۆر تایبەتمەندیان هەیە.
زۆر دۆستانن و میوان دۆستن و مێژوێک و کللتور و جلوبەرگی تایبەتیان هەیە. زۆر بوێرانش بەرامبەر سەدام و داعش وەستانەوە، ئەمانش کاریگەریان لەسەر من دانا. جگەلەوە من مێژوو نووسم و زۆرم لەبارەی کوردەوە خوێندەوە و زۆر شت فێر بووم کە لە قوتابخانە فێر نابین و هەموو ئەو شتانە کاریگەریان لەسەر من دانا. زۆر باشە، تۆ مێژوونووس بووی، لێ کۆڵینەوەشن لەسەر چەند نەتەوەی کردووە، لەوانەش بە تایبەتی کورد، با لە بەرچاوگرتنی هەموو ئەو شتانی کە لەبارەی کوردەوە باست کرد، وەکوەی کە نەتەوەیکی ئاشتی خوازن و وڵاتی کەسیشیان داگیر نەکرۆ و دەستێژیان نەکرۆتە سەریت کەسێ، کەواتە بۆچی یەکێک لە پڕ ئازارترین مێژویان هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە سەدەی ڕابردوودا با نەڵێم هەڵی کورد بوو، بەڵام لە ساتێکی استراتیژی و مێژووییدا دەرفەتی سربەخۆبوون بۆ کورد هاتە ئاراوە، بەڵام کورد ئامادە نەبوو. من ئەوەم لە کتێبە مێژوویەکاندا خوێندوێتەوە کە باسی کورد لە کۆتایی سەدەی هەژدەدا دەکا. پاشان لە شەڕی یەکەمی جیهانی خیانەتێکی گەورەیان لێکرا. هیچ گومانم نییە کە ئەوە خیانەت بوو لیان کراوە. ئەو کاتەش لەبەر کێشە و ململانی ئاینی کە لەو ناوچێدا هەبووە کەس بیری لەوە نەکردوێتەوە بایەخ بە کورد بدا. بۆیە کورد خیانەتیان لێکرا و پشتیوانیان لێ نەکراوە بەو جۆرەی کە دەبێ لێیان بکرێ. کوردیش لەو کاتەدا تەنیا ئەوەی پێدەکرا خۆی ئامادە بکات بۆ سەرکردایەتی و بەهێزکردنی پێگەی خۆی. بەڵام ئەو دەرفەتەشی پێنەدرا چونکە دەرفەت هەبوو، بەڵام لەو لاشەوە شەڕەکە زۆر گەورە بوو. بەڵام پێم وایە ئێستا بارودۆخەکە زۆر گۆڕا و شتی سەرنجڕاکێش لە ساڵانی داهاتوو ڕووەدا. زۆر باشەمە لەگدانێکی قوڵ و سەرنجڕاکەش، چونکە ئەگەر تۆ نەتەوەیەکی ئێستام لێکرا و ئاوارە بیت و دەرفەتی خۆ پێگەیاندن و تێکەڵاوبوونیشت لەگەڵ جیهان پێڕاوانە بینرێت، ئیتر چۆن دەتوانی کە خۆت بە جوانی ئامادە بکەی وەکو تۆ وتت بارودۆخەکە ئێستا بێگومان دەتوانێت گۆڕانکاری بەسەردا بێت. لەوانەیە ئێستا باشترین دەرفەت بێ بۆ کورد لە مێژوودا. تۆ باسی ئامادە سازیت کرد، دەکرێت ورتر باسی بکەی و بەڕای تۆ پێویستە کورد لەم بارودۆخەدا دەبێت چ بکات؟ باشە، من کە لە کۆنگرێس و لە واشنگتن دیسیەوە باسی کوردەکەم، کوردیان خۆش دەوێ، بەڵام نیگەرانیشان لە بەرامبەر هەندێک شت هەیە و پرسیار دەکەن ئایا کورد ئامادەن بۆ دیموکراسی، چونکە کوردیش لە ناوخۆدا ناکۆکیان هەیە. لە ڕاستیە بۆ ئامادەسازی بۆ دیموکراسی و سربەخۆیش پێویستە ئەو نیگەرانیانە لە بەرچاو بگرین، بە تایبەتی کێشەی گەندەڵی و تاکڕەوی و ئەو جۆرە گرفتانە. من کەسێکی بیانیم و ناتوانم وەک پێویست قسە بکەم لە بری ئەوان. هەروەها خەڵکیش پێویستە ئامادە بێت بۆ دیموکراسی. بۆ نمونە دەبێت لە بازاڕی ئازاد تێبگەن. من لەو باوەڕەدام کورد دەتوانن زۆر بەباشی ئەو کارە بکەن و ئامادە بن بۆ لە باوەشگرتنی دیموکراسی زیاتر لە هەر گەلێک و وڵاتێکی تر لەو ناوچەیەدا. ئەمەشم بە زۆر کەس لە کۆنگرێسی ئەمریکا وتووە. من کە دەچمە کوردستان و ڕەوشی ژنان دەبینم و بەشی ئەزیدی و مەسیحەکان لە حکوومەتدا لەوێ هەیە. ئەمەش نیشانەی دیموکراسیەتێکی باشە کە لە زۆر وڵاتی دیکەدا نییە. بۆیە پێم وایە کورد ئامادەن، بەڵام لە بەرامبەریشدا ئەو نیگەرانیانە هەن کە باسم کردن لەبارەی سربەخۆی کوردستانەوە. بۆیە پێویستە ئەو گرفتانە چارەسەر بکرێن و ئەو شتانە ڕوون بکرێنەوە. و پێویستە ئەو شتەش بۆ هەموو جیهان بسەلمێن. ئەمەش بەڕاستی کاتی دەوێ. ڕاستە، ئێستا شتێک دێتە ئاراوە کە ئێمە بیری لێ دەکەینەوە. نەتەوەیەک ماوەیەکی زۆر لە کۆت و بەندێکی ناخۆشدا بووە، لە ناکاو هەموو کۆت و بەندەکان تێک دەشکێ و نامێنێت. هێدی ئەمە دەکەوێتە ناو ئەو تاریکیەوە، بۆی ئێمە دەپرسین بۆ دەبێ با بڕوات. ئێمە ئەوە لە بەرچاو دەگرین نەتەوەیەک سەدان ساڵە لە ژێردەستا بووە، ئەوەی بە چەند ساڵ کردوێتی بێگومان شتێکی کەم نییە کە کردوێتی. باش ئێستا پرسیارەکەوە ئایا پێویستنی ئەمریکەکان هەوڵدەن باشتر لە بارودۆخی کورد تێبگەن؟ من زۆر هاوڕام، تۆ پەنجەت لەسەر خاڵێکی گرنگدانا. ئەو چیرۆکەی باست کرد لەبارەی مێژووی کوردەوە زۆر باس نەکراوە و لەسەر ئەوە کەسێک زنجیر کراوە و ئاسان نییە یەکسەر بە جوانی بڕوات. پێویستە زیاتر ئەو بابەتە ڕوون بکرێتەوە
و ئێوە خەڵکی واتان کەمە کە شتەکان ڕوون بکاتەوە. بۆ نمونە ئیسرائیل ناتەنیاهۆی هەیە کە دێت و شتەکان بە ئینگلیزی ڕوون دەکاتەوە قسە لەگەڵ سەرۆک دەکات و شای ئوردنیش بە هەمان شێوە. بۆیە ئێوەش دەبێت لێرە کەسێکتان هەبێت باسی پرسی کورد بکە، چونکە باش نییە من تەنیا باسی کورد بکەم، دەبێت خۆشتان و خەڵکی تریش باسی کورد بکەن، چونکە زۆربەی ئەمریکیەکان شت لەباری کوردەوە نازانن و ئەو چیرۆکانە نازانن کە بۆچی تا ئێستا سربەخۆییان بەدەست نەهێناوە. کەواتە دوجار دەگەینە سەر و دەرەنجامەی کە زۆر شت هەیە سەبارەت بە سربەخۆی کوردستان کە هۆکاری جیاجیای هەیە، بەڵام پێویستە با خەڵکی بڵێن بۆی تێبگەن چونکە تا ئێستا باس نەکراوە. تۆ باسی گرنگی لۆبی کوردت کرد، کێشەکەش ئەوە نییە کورد کەسی بەتوانای نییە بە پێچەوانەوە ئێمە دەیان کوردی زۆر دڵسۆزمان هەیە، چەندین کورد خەریکی ناساندنی پرسی کوردن، بەڵام ئێمە دەرفەتمان وەکو پێویست پێنەدراوە کۆشکی سپی و لە میدیایی گرنگتر وەکو CNN و فۆکس نیوز قسەی لەسەرکەین کەواتە بەڕای تۆ چ بکەین بۆ پڕکردنەوەی ئەم بۆشایە بۆ بەهێزکردنی پێگەی کورد و گەیاندنی چیرۆک و بەسەرهاتەکانی خۆمان بە کەسانی دڵسۆزی کورد کە بتوانن زیاتر ئاشنای کورد و نەتەوەی کورد و بەسەرهاتەکانی ئێمە بن لە جیهاندا. باشە، پێویستە ئێوە خۆتان بگەێنە خەڵکی بڕیار بەدەست و ناسرا و بەناوبەنگی ئەمریکا. من کە کوردم ناسی بەو شێوەیە ناسرااو نەبووم و ئێستا بوومەتە دۆستی کورد و کوردە ناسم، بۆیە ئەگەر نەشگەنە کۆنگرێس و بەرپرسانی گەورەی ئەمریکا پێویستە کتێب بنووسن و لە ڕۆژنامەکان ئەوتار بڵاو بکەنەوە. بۆ نمونە من خۆم خۆپشاندانێکی کوردم لە پێش کۆشکی سپی بە ڤیددیۆ تۆمار کرد کە دژی داعش بوو، بەڵام کەس نەبوو لەوێ وێنەی ئەو خۆپشاندانە بگرێ. من بە ئایفۆنەکەم ئەو کارم کرد و ڤیددیۆیەکم لێ دروست کرد و دواتر پیشانی بەرپرسانی ئەمریکامدا. بۆیە دەبێ خۆتان ماندوو بکەن و ئەمریکیەکان زیاتر لەوە تێبگەن و شت بنووسن و لە سۆشیال میدیادا بڵاوی بکەنەوە و پێویستە لە سۆشیال میدیا چالاک بن. بۆ نمونە منداڵێکی کورد دەتوانێت لە سۆشیال میدیا و تویتەر زۆر شت بکات. هەروەها پێویستە سنتەری لێکۆڵینەوەی کوردی هەبێت لە ناو ئەمریکادا. پێویستە ئۆفیسی حکوومەتی هەرێمی کوردستان لە واشنگتن دەجار لەوەی کە ئێستا هەیە ئەو ئۆفیسە گەورەتر بکرێت و کاری زیاتری لەسەر بکرێت. من ستایشی کارەکانی بەیان سامی عەبدوڕەحمان دەکەم، بەڵام پێویستە کاری زیاتر و گەورەتر بکرێت. من نامەوێت بە شێوەیەکی نگەتیڤ قسە بکەم. شتی باش کراوە و بۆچوونی خەڵک دەگۆڕێت لەبارەی کوردەوە، بەڵام هێشتا پێویستە زیاتر بکرێت. بەپێی ئەو شارەزایی کە ئێوە هەچانە ئەگەر دەرفەتت پێ بدرێ و سەرۆکی ئەمریکاش ڕاوێژت پێ بکات، پێشنیار و ئامۆژگاری بۆ سەرۆکی داهاتووی ئەمریکا چیە بەتایبەتی لەبارەی پرسی کوردەوە؟ پێی دەڵێم بە پەیوەندیەکانی دابچێتەوە لەگەڵ سعودیە و تورکیا، هەروەها بە ڕێکەوتنەکانی دابچێتەوە لەگەڵ بەغدا و پێی دەڵێم پشتگیری خۆی بە سربەخۆی کوردستان ڕابگەێنێ و داوای لێ دەکەم منیش بکات بە باڵێزی ئەمریکا لە دەوڵەتی سربەخۆی کوردستان گاڵتەیەکەم. هەروەها خۆی ئامادە بکات بۆ سربەخۆی کوردستان و یارمەتی سەربازی و دارایی کوردستان بدات، بە تایبەتی هاوکاری دارایی، چونکە لەم قەیران و شەڕا پێویستیان بە هاوکاری دارایی هەیە. هەروەها بەهۆی شەڕی مووسڵەوە و هاتنی ئاوارەوە کوردستان دووچاری قەیرانی مرۆیی بووەتەوە. پێشم وایە هیچ کام لە هیلاری کلینتن و دۆناڵد ترامپ ئەو وردەکاریانە لەبارەی کوردەوە نازانن. ئەوە ئامۆژگاریەکانی من بوو بەگشتی. پێشم وایە لە 4-5 ساڵی داهاتوودا هەمومان دەوڵەتێکی کوردستانی سربەخۆ دەبینین. زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونت لەم بەرنامەی کوردستان 24. زۆر سپاس بۆ ئامادەبوونن لێرە، زۆر سپاس بۆ هەموو شتانێک کە بۆ نەتەوەی کوردت کردوە.